ژمارەکەی کەمە ئەو کادرانی کێتی بە گرنگیەوە دەڕواننا گرنگی بەستنی دیداری کێتی کادرانی کێتی لە سنووری کەرکووک ئەماژە بانگاوەکانی داهاتووی کێتی دەکەن بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە سای دیداری کێتیدا. ئازادی بیرروڕا لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرابووە، بەڵام بۆ ئەم زروفەی ئێستا لەم کاتەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی زۆری هەیە بە تایبەتی بۆ ئێمەی خەڵکی کەرکووک، ئەویش بە زیاتر دروستکردنی فەزایەکی ئازادی بۆ ئەوەی کادێری خوارەوە بتوانێت دەنگ و ڕنگ و ڕێی خۆی بگەێنێتە سەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم دیدارە چەند گرنگی هەبێ بۆ کوردستان، زیاتر گرنگیە بێ بۆ ئێمەی کەرکووکی و بۆ ناوچە دابراوەکان، لەبەرەوەی ئێمە کێشەی خاکمانەیە ئەبێ یەکێتی زیاتر احتیمامەکەی بۆ کەرکووک و ناوچە دابراوەکان بێ. کەرکووک هەر خۆمان ئازانین هەمووشی هەر سەوز بووە. بەڕێز مام جەلالیشی یەکەمین شتی کە پێداگیری لەسەرێکرد هەر کەرکووک بووە، هەر مادەی 140 بووە، هەر ئەوەشی کە ئەیبینین و ئەیبیسین و کە خۆشمان بینیومانە هەر کەرکووک گرنگ بۆ بەلای مام جەلالەوە. بۆیە کەرکووکیش هەر وەک وەفایە بۆ بەڕێز مام جەلال هەموو کاتێ هەر ئەوەی کردووە کە یەکێتی ویستویتی. زەندەتی حزب لەوەدایە کە بزانێ خەلەلیە چێر حزبێ پێی وانە بێ خەلەلی هەیە و بە تەواوی کامل و بێ کێشەیە و حزب خۆی خۆی ئەمە کێشەیە بۆ یەکێتی پێی وا لە کۆمەڵە گرفت و کێشەی هەیە لەگەڵ کادر و ئەندام و جەماوەرەکەی لە قەیرانێکدایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و قەیرانانە بۆ کادرەکانی خۆی ئەگەڕێتەوە بۆ ئۆرگانەکانی خۆی دەگەڕێتەوە. بۆیە گرنگە ئەم دیدارە کادرەکانی زۆر بەوازەحی زۆر بە ڕاشکاوی ئەوانەی کە لە دڵیانای کێشەی خەڵکە بیگەن بە یەکێتی لەبەرەوەی یەکێتی هێزێکی دەسەڵاتدارە. شارەزانی بواری یاسا و دەستوریش بەستنی دیداری کێتی بانگاوێکی گرنگ بۆ ناوچە جێناکۆکان وەسف دەکەن. دیداری یەکێتی لە کاتێکدا هاتوۆتە ئاراوە کە کۆمەڵی قۆناغ گۆڕانکاری بەسەر هاتووە، چی لە بواری یاسایی، چی لە بواری ئابووری، چی لە بواری سیاسی و فکری. ئەم دیدارە هاتوۆتە ئاراوە ئەمڕۆکە بۆ ئەوەی بەشێک لەو بارودۆخە چی بە گونجاو ئەزانیە لە ئایندەیەکی نزیکداوە ڕوئیای یەکێتی لە ئایندەیە چۆن بێ بەرەو نوێ بوونەوە بە تایبەتی لە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها لە دوای ئەم گۆڕانکاریانەی کە ڕوویدا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. لە ڕووە قانونیەکەوە گرنگی زۆر گەورەی هەیە، چونکو کێشەی ئێمە لە کەرکووک تەنها بە یاسا چارەسەرەکرێ. ئەگەر ڕۆ یاساییەکان کاری جدیان لەسەر بکرێت تاوەکو ئێستاکانە لەسەرتاوە ئێستا هیچ کێشەیەکمان ناڵێم نەمابوو، بەڵام کێشەکان بەشی هەرە زۆری کۆنتترۆل کرابوو، بەشی هەرە زۆری یەکلا کرابووە. ئەو ڕووداوانەی کە لەم دواییە ڕوویاندا هاتنەوەی هەنێ خەڵکی تعریب کراو کە هاتوون پێشتر و جارێک کە ڕۆیشتونەتەوە پارەشیان وەرگرت و گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان و هێناوێنێتەوە ئێساکانە ئەمانە هەرگیز ڕوویان نادا. کەرکووک لە هەموو قۆناغەکاندا پشت و پەنای یەکێتی بووە. بەو پێی لە سەردەمی سەرۆک مام جەلالدا گرنگی بە دۆزی کەرکووک داوە و لەم ڕۆکەشدا خەڵکی کەرکووک یەکێتی بە پارێزەری مافەکانیان دەزانن. بەو پێی لە میحنەت و ڕۆژە سەختەکاندا یەکێتی لەگەڵەوان داماوەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.